قسە و باسەکەین لەسەر یەکێک لە شوێنە هەرە جوان و دێرینەکانی شاری سلێمانی کە بێگومان ئەویش بینای سەرایە و گەزانین کە ئەم بینایەکێک بووە لە بینا هەرە دیارەکان و بێگومان چەندین ساڵ حکومڕانی و چەندین با بڵێن بڕیاری گرنگی بۆ شاری سلێمانی لە نێو ئەم بینایە دراوە بێگومان ئەوەی کە هەمیشە هەوڵی بۆ درێت کە چۆن بتوانێت ئەم شوێنەوارانە ئەم شوێنە بڵێن مۆر کە جوانە دێرینانە لە هەر شوێنێکی جنیابێ بتوانێت کاری لەسەر بکرێت بتوانێت هەمیشە بە زیندوی بهێڵەنەوە بۆی کە بنەوەی نوێ ئاشنا بکرێت لە ئێستاە یەکێک لە هەرە بە بڵێن پێشانگە جوان و تایبەتەکان کەویش پێشانگایەکی دیجیتاڵیە و لەژێر ناونیشانی سەرا بدوێنە کە بێگومانێکی کە لەو پرۆژانەی کە پەیوەستە بە بابەتە ئەلکترۆنیەکان یاخود بە دیجیتالکردنی بەشێک لەو بابەتە گرنگانە و لەنێو ئەم پێشانگایشە چەندین کاری زۆر تایبەت و ناوەزە و بە تایبەتیش کەڵا شاعیر و هونەرمەند و کەسە دیارەکان بە سەرپەرشتی خات و شاناز ئیبراهیم ئەحمەد بێگومان ئەم پێشانگایە کرایە. لە مەراسیمێکدا لە بینای سەرای سلێمانی ڤێرژنی دووەمی پێشانگای دیجیتاڵی سەرا بدوێنە نمایشکرا و خات و شاناز ئیبراهیم ئەحمەد لە وتەیەکدا ڕایگەیاند پرۆژەی سەرا بدوێنە زۆر گرنگە و جێگەی دەستخۆشیە. با ئامادەبوونی خات و شاناز ئیبراهیم ئەحمەد ئەندامی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی و سەرپەرشتیاری مەڵبەندیەکی ڕێخستنی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دکتۆر ئالان فەریدون سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و ژمارەیەک لە سەرۆکی زانکۆکان و مامۆستایان ڤێرژنی دووەمی پێشانگای دیجیتاڵی سەرا بدوێنە لەلایەن سنتەری کەلەپوری کللتوری دیجیتاڵی سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و تۆری نەهرینی هاوبەشی لە بینای سەرای سلێمانی نمایشکرا لە بەشێکی دیکەدا دیکەی ئامادەبوواندا لە مەراسیمەکە بە شێوەیەکی پراکتیکی ڤێرژنی دووەمی پێشانگاکان بەرجەستە کرد و گوێبیستی سەرا و دامەزراندنی شاری سلێمانی بوون لە زمانی چەند کەسایەتێکی شارەکەوە. سەرا بدوێنە پرۆژە توێژینەوە و پەرەپێدانێکی نیوپسپۆریە بە بەکارهێنانی تەکنۆلۆژیای داهێنەرانی واقعی کە ڤێرژنی یەکەمی لە ساڵی 2019 نمایشکرا. لە ڤێرژنی دووەمدا پرۆژەکە سەرجانیکەرانی واقعی و مەجازی لە ڕێگەی مۆبایل ئەپلیکیشنێکەوە دەتوانن لە شوێنی جیاواز و تەنانەت لە ماڵەکانی خۆیانەوە پێشانگاکە بەکاربێن و بە سەرنج و فیدباکەکانیان پرۆژە توێژینەوەکە دەوڵەمەندتر بکەن.